سەرحەد حسێن مامۆستای ئاینی و پێشنوێژ و وتارخوێن لە سنووری قەزای دەربەندیخان تا چەند ساڵێک پێش ئێستش کاری ئاسنگەری کردووە. سەرحەد خەڵکی گوندی کەوزەیناڵە لە ناحی مەیدانی ناوچەی گەرمیان. چەند لایەکی گوندەکەی مەلا سەرحەد بە ئاوی ڕووباری سیروان دەورە دراوە کەچی پردی پەڕینەوەشیان نییە. بۆیە مەلای ئاسنگەر 12 ساڵ لەمەوبەر لەسەر ئەرکی خۆی تەلەفریکێکی بۆ هاتوچۆکردنی گوندنشینەکان دروست کردووە. ئەینەکرا گەورەتر دروستیکەی ئەمە گەورەتر بوو، تۆزێک گەورەتریش بوو، بەڵام بچووکمان کردووە لەبەر خاتریەوە بەڕاستی بە حەقەتەن یعنی زیاد لە حەدی خۆی باریان لێدا. یعنی بەڵێ قورسیان یعنی بۆ نمونە بینیومە 500 کیلۆ جویان لێدا، 500 کیلۆ جو. باڵێ تایسە لەخوا بەزیاب هیچ مەترسی هیچ ڕووداوێ نەخێر، هیچ ڕووداوێک تووشی نەبووە کە ڕەبتی بە ئیشەکەەوە بێ. ئەمە کە ئەبمانێ ئەگەر بمانێ بڕۆین سوارە بێ مناڵەکان خۆیان نەکەنەوە بەڵێ بەڵێ ئاوا کاتە ئەوە لەنگەرەکەیەتی لەنگەرەکەی فرە دەخوارەوە. ئێستا ئەمە ڕۆین خواحافیزی لێوەکەن بۆ گوند تەواف وەربگرن. ئاوەکەی ڕووباری سیروان و نەبوونی ڕێگەیەکی گونجاو لە ئێستا و لە ڕابردووشدا وای لە ژنان و پیاوان و کوڕ و کاڵی ئەم گوندە کردووە ئاشتی مەلەکردن بن. خەڵکی ئەم لادێ پیاوەکانیان بە گەورە بچووکە هەمووی مەلەوانە، ژنەکانیشیان واتە جیلی کۆنیان کە ئێستا پیر بوون و زۆریشان مردوون هەر هەمویان مەلەوان بوون. هەتا مەسەلەی ژن بە ژن و بوو کوزاوە لێرە بە مەلەوانی پەڕاندویانەتەوە. کە گوزەر دەکەی بەناو گوندی کەوزەیناڵ پیاوانی گوند هەموو ماندووبوونیەکیان بۆ ئاژەڵداری و کشت و کاڵکردنە. تەنانەت منداڵی گوندیش دەزانن چۆن ئاژەڵەکان بەخێو بکەن. بەرخەکە خۆی شیرەکەی بخوا آخر بەرخەکە زەلورە تەدایکەکەی بەرخەکەی ناسکە شیرەکەی بخوا شیرەکەی نەخوا ئیترەمری. بەڵام هۆکاری کەمی ژمارەی خێزانەکان لەم گوندا نەبوونی خزمەت گوزاریە. نەوەڵا نەخەستەخانەمان هەیە بەراوەڵا پردێکمان بۆ بکەن ئیشمان ئەوە ئاسانێ تا بێژیتی ئیتر نانە سارەنا لەم ڕێوە بەخوای مە و سارەمان سەدەمە دووسێک ڕێتایی بۆ بگۆڕین. ئەم ڕێ چەندێ دوورە؟ ئەم ڕێ زۆر دوورە سوێنە سەعاتێ نایە زیاتریشە. ئەی بوومە قوڕوانە ئەگەر ئێمە پردێکمان بۆ بکرێەوە نیو سەعات دەچنە دەرونی خان و ئەیژێن و وانە ئیسا ئیشتان زیاتر لە دەرۆنی خانە. ئارەوە لە دەرونی خانە و لە کەلارە و ئیترە لەم شارانە و لەمەیانیش ئارە وڵاتی نەمەیان ئەوە دەسمە بۆ بکرێت لە جادەکەەوە ڕەحەترە بۆ مەیلان ئارەوە زووتر ئەگەیێنێ. گوندی کەوزەیناڵ بە دووری 20 کیلۆمەتر دەکەوێتە باکووری خۆرهەڵاتی قەزای دەربەندیخانەوە و نزیکەی 200 کەسی تێدا نیشتەجێیە. لە ڕووی ئیداریشەوە ئەم گوندە سەر بە قەزای خانەقینە. خەڵکی ئەم گوندە تەنها ئەرکی دروستکردنی تەلەفریکەکەیان لە ئەستۆی خۆیان نەگرتووە، بەڵکو پرۆژەی کارەباکە و پرۆژەی ئاو و مەکتەب و مزگەوت و تەنانەت ڕێگای هاتوچۆکردنیشان بۆ ناحی مەیدان سەرجەمیان کاری خێرخوازی بوون و بەشێکیشان لەسەر ئەرکی خۆیان بووە. بۆیە حکوومەت لێرە بەردێکی نەخستووەتە سەر بەردێ بۆ دانیشتوانی ئەم گوندە. وریە حەمەکەریم NRT گوندی کەوزەیناڵ.